سلام چۆمان کەنەبێ لە خەڵکی هەولێرم لە شاری زەیتون دادەنیشم زۆر سوپاسی دەستگای ڕوانگە دەکەم بۆ ئەو هاوکاریانەی بۆ ئێمەیان هێناوە دەستخۆشییان لێ دەکەین لە بانکی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە ئێستیفادەیەکی زۆر باش لێ دەکەین هیوادارم هەروە بەردەوام بن هاوکاریەکانیش خواردەمەنیە جلوبەری مناڵانە حەفازەیە سابوونە زۆر مەمنونیانین بەو ڕەمەوانگی ڕەمەزانە پێویستیەکانی ئێمەیان دابین کردووە. ئەمە جاسم محەممەد جعفرم ئاوارەمە لە گوندی بازوەی ناحی بەرتلەی هاتنە بۆ کوردستانێ دەستیان خۆش بێ ئەمەیان ئێرە دانیشتیە مساعداتیان بۆ مالینایە و دەستیان خۆش بی. خەرچی هەولێرم دانیشتووی شاری زەیتونم زۆر سوپاسی دەستگای ڕوانگە دەکەین کە ئەو بۆ هاوکاریانەی بۆ ئێمەیان هێنا بۆ ڕەمەزانە کە هاوکاری فەقیر و هەژاران دەکەن کە پێویستیمان پێ زۆر بۆ ئەو خواردن و جلک و بەرگ و مواد غەزایانە ئینشاڵڵا ئیستیفادە چی لێ دەکەین. کوردی شەبەکەم لێرە دانیشتە لە شاری هەولێری ئێمە لێرە دانیشتیمە لە ئاواری لە شاری هەولێری و زۆر سپاسی دەستگا ڕوانە دەکەم ئەو مساعدەیە بۆ نازحینی بۆ ئەوەی بۆ نازحینی هەولێری شاری زەیتون.